بخۆتان دەزانن هەرێمی کوردستان نزیکەی 3,800,000 دەنگدەری هەیە کە وەکو دەنگدەر، بەڵام تا ئەمڕۆ کە بۆ ئەم هەڵبژاردن دەکەن 2,893,000 کەس دەتوانێت دەنگ بداتن. تا ئێستا نزیکەی 180,000 کارتی دەنگدان لە بنکەکانی کۆمیسیۆن ماون لە ئۆفیسەکانی هەولێر دۆ سلێمانی و هەڵەبجە. ئێمە وەکو کۆمیسیۆن تا ئێستا هیچ ڕۆژێکمان دیاری نەکردووە بۆ بانگەشانی پێشترش کە ئەو ڕۆژانەی باز دەکرا لەلایەن کۆمیسیۆن ئەو ڕۆژە دیاری نەکرا بکەوە تاجیل کرابێتن، بەڵام ئینشاڵڵا سەرەتای هەفتەی داهاتوو ئەم ڕۆژە دیاری دەکەن. لێرەوە تاکید دەکەمەوە ڕاشی دەگەینم بە هیچ شێوەیەکی هیچ لایەنێک هیچ کەسێک ناتوانێت کەوا دوای هەڵبژاردن بزانێ هەر دەنگدەرێک چۆتە سەر سندوق دەنجی داوە بچێت. بە خۆتان دەزان ئێمە کۆمیسیۆن لە 2004ەوە دامەزراوە کۆمیسیۆنی عێراق تاوەکو انتخاباتی 2023 نزیکەی زیاتر لە 15 هەڵبژاردنمان بەڕێوە بردووە. بە مەبەستی ئەو نظامی ئێستا ئەو جارە کە بەکاردی ئەم سیستەمە سیستەمی ئەلکترۆنیە لە 2021 لە 2023 ئەم سیستەمە بەکارهات و تا ئێستا هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و مەجالیس محافەزاتی عێراقی پێکراوە هیچ کەسێک نەیزانیوە تا ئێستا دەنگ دراوە بچێ. بۆیە خەڵکی دنیا دەکەمەوە بە هیچ شێوەیەکی کەس نازانێت کەوا دوای هەڵبژاردن دەنگ داوە بچێت.